11 سپتەمبەر دەستپێکی جەنگێکی مەزن یۆڤاڵ حەراری دەڵێت جەنگ بەمانە حەقیقیەکەی جاران کۆتایی هاتووە. مرۆڤایەتی جەنگی بۆ بەرگێکی بزنسخوازی و قازانجویستی گۆڕیوە، توانیوێتی لە ڕێگەی شاشەکان و ئیمپراتۆریەتی ڕاگەیاندن واقعێکی ساختە دروست بکات و هەمووان بەرەو ئەو ئاراستەیە بێت. یازدەی سپتەمبەر لە نێوان توندوتیژی و تیرۆردا. توندوتیژی لە جیناتی هیچ کەسوونەتەوەیەکدا نییە، بەڵکو ئەو شێوازی پەروەردە کللتوری و سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی ڕۆڵ دەبینێت لە چاندنی توندوتیژی. ئەمە بۆچوونی کۆمەڵناسی دیاری عێراق دکتۆر ئیبراهیم ئەلحەیدەریە کە لە پەرتووکی سۆسیۆلۆژیای توندوتیژی و تیرۆر ئاماژەی پێدەکات. لێرەوە دەزانین توندوتیژی گرێدراوی ئەو واقعەیە کە تاک تایدا پەروەردە دەبێت. لە دۆخی شەڕدا زەمینەی بەریەککەوتن و توندوتیژی زیاتر دەبێت. بەرزترین پلەی توندوتیژی تیرۆرە. یەکلانەبوونەوەی دەستەواژەی تیرۆر تا ئێستا پەیوەستە بە تێکەڵبوونی لەگەڵ فۆرمی شۆڕش و خەبات، وەک چۆن کلینتن سەرۆکی ئەمریکا لە دانیشتنی ئاشتیانە لە نێوان فەڵەستین و ئیسرائیل وتی ئەوەی ئیسرائیل ناوی دەنێت تیرۆر، فەڵەستینیەکان ناوی دەنێن شۆڕش و خەبات. بۆیە لە پێناسەی چەمکەکەدا ناڕوونیەک هەیە کە تا ئەمڕۆ مژاری توێژینەوەیە. ساڵی 1979 دوای گرتنەدەستی دەسەڵات لەلایەن چەپەکانی ئەفغانستان خەڵک دژی حکوومەت ڕاپەڕینیان کرد. ئەفغانستان داوای هاوکاری لە یەکێتی سۆڤێت کرد و سۆڤێت هاتە ناو ئەفغانستان. لە بەرامبەردا جیمی کارتەر سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فەرمانی بە دەستگا هەواڵگریەکان کرد، لە ناویاندا CIA کە هاوکاری بەرەی نەیاری دەسەڵات بکەن. لەو کاتەوە شەڕی هەردوو دەستگای هەواڵگری CIA ئەمریکی و KGB سۆڤێت لە ئەفغانستان دەستی پێکرد. ئەمریکا هاوکاری تاڵیبانی دەکرد لە بەرامبەر دەوڵەت و هێزی سۆڤێت. سەرنجام سۆڤێت ناچار بۆ ئەفغانستان جێبهێڵێت و لە کۆتاییەکانی ساڵی هەشتاکان ڕێکخراوی ئەلقاعیدا دروست بوو. ساڵی 1991 سۆڤێت هەڵوەشایەوە و جیهان تاک جەمسەر لەلایەن ئەمریکاوە بەڕێوە دەبرا تا ماوەیەکی دوور، تا بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 11 مانگی نۆی ساڵی 2001 ئەمریکیەکان و جیهان شایەتی ڕوودانی گەورەترین هێرش بوون بۆ سەر گەورەترین زلێزی جیهان و تیایدا هەردوو تاوەری بازرگانی جیهانی و بینای وەزارەتی بەرگری پنتاگۆن کرانە ئامانج و هەزاران هاوڵاتی ئەمریکی کوژران و بریندار بوون. چۆنیەتی ڕووداوەکە بە پێی ڕاگەیاندنی ئەمریکا. 11 مانگی نۆی ساڵی 2001 گروپێکی 19 کەسی بە 4 فڕۆکەوە هێرشیان کردوتە سەر دامەزراوەکانی ئەمریکا. دەستگا هەواڵگریەکانی ئەمریکاش ئەو کەسانەیان وەک ئەندامی ڕێکخراوی ئەلقاعیدا ناساند. گەشتی ئاسمانی ژمارە 11 بە 81 گەشتیار و 11 ئەندامی ستافی فڕۆکەوانی لە بۆسنەوە کاتژمێر 7:50 خولێکی بەیانی بەڕێکەوتووە بۆ فڕۆکەخانەی لۆس ئەنجلس. دوای تێپەڕینی 15 خولەک دەستەیەک لەناو فڕۆکەکە دەست دەگرن بەسەر فڕۆکە و ئاراستەی گەشتەکە دەگۆڕن بۆ نیویۆرک. 8:46 خولێکی بەیانی فڕۆکەکە بە خێرایی 750 کیلۆمەتر بە ئاسمانی نیویۆرکدا دەفڕی. خۆی کێشا بە بینای یەکەمی سنتەری بازرگانی. دوای تێپەڕینی 17 خولەک بەسەر ڕووداوی یەکەم کاتژمێر 9:03 خولەک فڕۆکەیەکی تری مەدەنی بە بەرچاوی میدیاکانی جیهانەوە خۆی کێشا بە بینای دووەمی سنتەری بازرگانیدا. هێشتا شۆکی تەقینەوەی یەکەم و دووەمبەری نەدان کە فڕۆکەی سێم خۆی کێشا بە بینای وەزارەتی بەرگری ئەمریکا ناسراو بە پنتاگۆن. فڕۆکەی چوارەم بەر لە گەیشتنی بە شوێنی ئامانجەکەی لە پەنسیلڤینیا کەوتە خوارەوە کە بەپێی زانیاریەکان ئەو فڕۆکەیە بەرەو بینای کۆنگرێس بەڕێوە بووە. ئاماری کوژراوەکە 2973 کەس لە شوێنی ڕووداوەکە، 233 سەرنشین، 8 فڕۆکەوە، 25 ستافی فڕۆکەکە. گاردانەوەکانی دوای ڕووداوەکە لە ئاستی ناوخۆ سەرجەم هێڵەکانی فڕۆکەوانی وەستێنران و فەرمان کرا سەرجەم فڕۆکەکان بنیشنەوە چونکە هیچ شتێک نەبوو مایی گومان نەبێت. هێزە دەریایی و وشکانیەکان تا دەگاتە هێزی ئاسمانی ئەمریکی کەوتنە حاڵەتی ئامادەباشی. باری نائاسایی لە ئەمریکا ڕاگەیەندرا. جۆرج بۆشی سەرۆکی ئەمریکا کە بە سەردانێک لە ویلایەتی فلۆریدا بوو گەڕایەوە و بەپەلا بە یاوەری کۆمەڵێک فڕۆکەی جەنگی خۆی گەیاندە ناوەندی سەرکردایەتی بڕیاری استراتیجی لە لۆبزیانە
وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری و وەزارەتی دەرەوە و کۆشکی سپی چۆڵکران فەرمان کرا خەڵکی نزیک لە شوێنی ڕووداوەکە دوور بکەونەوە لە ترسی هێرشی ئاوشێوە. یەکەم لە دوانی جۆرج بۆش دوای ڕووداوەکە وتی کارەساتەکە گەورە و مەترسیدارە، هێرشەکە تیرۆریستیە و هەڕەشەی تۆڵەسەندنەوەی سەختی کرد لە ئەنجامدەرانی و دەست بە جێژووری لێکۆڵینەوەی ڕاگەیاند. Freedom itself was attacked this morning by a faceless coward, and freedom will be defended. کاردانەوەکان لە ئاستی دەرەوە بەریتانیا وڵاتی خستە حاڵەتی ئامادەباشی و بەشێک لە باڵەخانە و دامەزراوەکان چۆڵکران و پاشان سەرجەم گەشتەکان وەستان. ئەو پەیمانی ناتۆ لە بڕۆکسل بڕیاری کۆبوونەوەی بەپەلەیدا وڵاتانی ئەوروپا ئیدانەیان کرد و پلانی ئەمنیان ڕاگەیان. وڵاتانی عەرەبی بە دوودڵیەوە لە ڕووداوەکەیان دەڕوانی و لە پاڵ ئیدانەکردن لەلایەن هەندێ دەوڵەت بەشێکی تر بێدەنگیان هەڵبژارد. ئامادەکاریەکان بۆ هەڕەشەی تۆڵەسەندنەوەی ئەمریکا لە پرۆژە بڕیارێکدا بۆش داوای کردپارەی خەرجی هەردوو دەستگای ئاسایش و هەواڵگری FBI و CIA زیاد بکرێت و کۆنگرێس بڕیارەکەی پەسەند کرد. دواتر لە ڕێگەی وتارێکەوە بۆش ڕایگەیاند بەرەنگاری تیرۆری نێودەوڵەتی دەبنەوە. لە کۆبوونەوەیکی داخراویشدا کە دواتر لەلایەن ڕۆژنامەکانی ئەمریکاوە ئاشکرا کرا وەزیری بەرگری ئەو کات دۆنالد رامسفێلد وتوێتی ئەم شەڕە نابێت لە نیویۆرکدا بکەن بەڵکو دەبێت ئەو شەڕە بەرنە کابوڵ و عێراق. ئەمە وەک ئاماژەیە کە سەرچاوەی تیرۆرن و هاوکاری گروپە پەڕگیرەکان دەکەن. 20 مانگی نۆی ساڵی 2001 بۆش لە بەردەم کۆنگرێس جەنگی جیهانی دژی تیرۆر ڕاگەیاند و وتی جەنگەکە بە قاعیدە لە ئەفغانستان دەست پێ دەکات و لەوێ کۆتایی نایەت تا تیرۆر هەبێت درێژەی دەبێت. 20 مانگی هەشتی ساڵی 2001 ئەنجومەنی ئاسایش بڕیاری 1373 دەرکرد و مافی تۆڵەسەندنەوەیدا بە ئەمریکا بۆ بەکارهێنانی هێز. 7 مانگی دەی ساڵی 2001 ئەمریکا بە هاوبەشی بەریتانیا جەنگی دژی تالیبان لە ئەفغانستان ڕاگەیاند کە ئەو کات تالیبان فەرمانڕەوایی وڵاتی دەکرد. دوای 6 ڕۆژ لە 13 مانگی دەی ساڵی 2001 بزوتنەوەی تالیبان ڕووخا زۆربەی ئەندامەکانیشی لەلایەن ئەمریکاوە قۆڵبەستکران و گواسترانەوە بۆ زیندانی گوانتانامۆ. دوای کۆتایی هاتنی تالیبان لە ئەفغانستان گەڕان بە دوای ئوسامە بن لادن سەرکردەی ڕەخراوی ئەلقاعیدە دەستی پێکرد، بەڵام ئەو کات بێ ئاکام بوو تا لە سەردەمی ئۆبامادا لە پاکستان دۆزرایەوە و کوژرا. دوای ئەفغانستان ئەمریکا ڕێڕەوی جەنگی گۆڕی بەرەو عێراق و ڕژێمەکەی سەدام حسێن بە پاساوی هاوکاریکردنی ڕێخراوی ئەلقاعیدە لە ڕێگەی ئەبوو موسعەب الزەرقاوی پاشان بە مەترسیدانانی عێراق لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا. 20 مانگی 3 ساڵی 2003 ئەمریکا بە هاوبەشی وڵاتانی هاوپەیمانان هێرشی کردە سەر عێراق و لە 9 مانگی 4 توانی کۆتایی بەدەسەڵاتی سەدام حسێن بهێنێت. 27 ساڵی 2003 لە شاری مووسڵ توانیان هەردوو کوڕەکەی سەدام حسێن ئەودەی و قوسەی بکوژن. لە 6 مانگی 1 ساڵی 2003 پۆڵ بریمەر حاکمی مەدەنی عێراق هەواڵی قۆڵ بەسکردنی سەدام حسێنی لە میدیاکانەوە ڕاگەیاند دوای دادگاییکردن لەسەر تاوانی دووجەیل لە سێدارە درا. قررت المحكمة الحكم على المدان صدام حسين المجيد بالإعدام شنقا حتى الموت. سەرباری گرتنی عێراق بەڵام کەسایەتی یەکەم ئوسامە بن لادن هێشتا نەدۆزرابەوە. دوای 10 ساڵ گەڕان لە 2 مانگی 5 ساڵی 2011 ئوسامە بن لادن لە ناوچەیەک لە پاکستان دۆزرایەوە لە پرۆسەیەکی سەربازیدا کوژرا و باراک ئۆباما هەواڵی مردنەکەی ڕاگەیاند. ئێستا و دوای 10 ساڵ لە شەڕی دژ بە تیرۆر بەڵام هێشتا جیهان بەرەو ئارامی هەنگاوی نەناوە و ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە ئێستادا قوڵ بدەدات. ڕاخنەگرانی سیاسەتی ئەمریکی و لە ناویشیاندا فەیلسوفی ئەمریکی نوام چۆمسکی دەڵێت سحری میدیا و فۆکس نیوز و ئیمپراتۆرێتی ڕاگەیاندن ئەبوو موسعەب زەرقاویان کرد بە دێوێک لە ئەمریکیەکان و واشیان لە خەڵک گەیاند ئەبێ ئازاترین پیاوەکانی ئەمریکا بچن بۆ لە ناوبردنی.